لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە سلێمانی شاهیدی دوو جوڵەی دیاریکراوی مەدەنی بووین لە مانگرتنەوە کە دوجار با بڵێین یەکی دیاریکراو هەبوو بۆی بگا بە هەولێر و کاردانەوەکەمان بینی بۆی نەگا بە هەولێر دوجاریش هاتەوە سلێمانی و بە ڕێگریکردن لە تەنکەرەکانی قاچاغی نەوت جوڵەی دووەمی مەدەنی دەستی پێکرد کاردانەوەی دووەمیشمان بەرامبەر بە هەمان جوڵە بینی جوڵە یەکەمیان ڕاستیەکەی کاردانەوەکە بەرامبەری ماوەیەکی زیاتری خای بەڵام ئەمەی دووەمیان چونکە ئەوەی ڕێگری لێکرا بوو ڕاستیەکەی شادەماری یەکێک لە شادەمارەکانی داهات بوو بۆ حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان زوو کۆتایی پێهێنرا و تونند و تیژیشی لێکەوتەوە ئێمە ئەمە شیەکەینەوە ڕاستیەکەی بۆچی تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان جوڵەی مەدەنی وەڵامدانەوەیەکی خوازراو و معقوڵی لەلایەن دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانەوە بۆ نییە وەڵامێکی معقول نادرێتەوە جۆرێک لە تێنەگەیشتن گاپێک با بڵین بۆ شاییەک لە نێوان ویستە مەدەنیەکان داخوازیە سەرەتاییەکان کە لە چوارچەوەی جوڵانە و مەدەنیەکانە پیشانەدرێن لەگەڵ تێگەیشتنی دەسەڵات بۆ ئەم خواست و جوڵە مەدەنیانە هەیە ڕاستیەکەی ئەوەی هەیە و بۆ شاییە هەتا بێ گەورەترە بێ مە لە چوارچەوەی ڕەوایەتی حکومڕانیکردن و نوێنەرایەتیکردنی خەڵکە ئەم بۆ شاییە هەتا بێ گەورەتر بێ مەترسی نییە لەسەر خودی حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان تێگەیشتنە نێو دەوڵەتیەکە یان نوێنەرایەتیەکانی وڵاتان لە هەرێمی کوردستان بۆچی چاویان لە بەرامبەر ئەم جوڵە مەدەنیانە و کاردانەوەکان شێوازی مامەڵی دەسەڵاتیش لەگەڵم جوڵە مەدەنیانە کە زۆر جار کاردانەوەی توندتیژانە بووە ڕاستیەکەی داخراوە هیچ قسەیەکی دیاریکراو لەبارەی ئەم کاردانەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستان ناکرێت لە کاتێکە بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان بە گوێرەی کاری ئەو حکوومەتانەی کە خۆیان بە حکوومەتی با بڵێن جیهانی یەکە مەزانن و نوێنرایەتیان لە حکوومەتی لە هەرێمی کوردستان هەیە بەگوێی یاساکانی ئەوان کاری مەدەنی ناڕەزایەتی هەموو ئەمانە پرسی سەرەتایی مافی سەرەتایی گەلێکی دیاریکراون لە چوارچەوەی قوارەیەکی دیاریکراو کە لەلایەن حکوومەتێکی دیاریکراوە بەڕێوابرن ڕاستیەکەی هەموو ئەمانە و هەندێک پرسی تایبەت بە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لەگەڵ میوانی یەکەمم دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆڵەر گفتوگۆکەم بە ڕێزیان لە ڕێگەی ئێسکایپەوە میوانی زوومن دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بی بۆ زووم پێش ئەوەی پرسیار بکەم من تەوەری دووەمیشمە بێ بە دڵنیاییەوە میوانێکمە بێ نوێنەرێکی ئەنەکەسەن لە هەرێمی کوردستان پرسی دیالۆگی نیشتیمانی دیالۆژی بەناو نیشتیمانی ڕاستیەکەی ئەوەی کە لە سووریا لە دیمەشق بەڕێوە چوو ئەو تاوتویەکەم بەڵام ئەوە بۆ بەشی دووەم تەوەری دووەمی بەرنمەکە تەوری یەکەم تایبەتە بە ئەوەی باسمان کرد دکتۆر ڕێبوار دووبارە سلااوت لێبێ وادارم باشبی بەخێر بی لوتفت هەیە ئێمە لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان دوو ناڕەزایەتی دوو جۆر ناڕەزایەتی دیاریکراومان بینی یەکیانمان گرتن بۆی دووەمیان دیار بوو ڕێگرتن بوو لە تانکەری نەوتی قاچاغ و دوو کاردانەوەی دیاریکراویشمان بینی یەکیان لە دێگەڵە بینیمانەوەی تریان لە عەربەت بینیمان تۆ لێکۆڵەریت ڕاستیەکەی و چاودێریت بە چاوێکی بێلایەن و زانستیانە سەیری ئەم پرسە دیاریکراوانەی هەرێمی کوردستانەکەی تۆ چیت بینی بۆم لێک بەرەوە ئەوەی لەم دوو سێفتەی ڕابردوو هەتا شەوی ڕابردوو بینیت ئێمە چۆن لێکی بینەوە چۆن پێناسەی بکەین دیارە ئەوێ بەڕاستی لە یەکیان جیاکەمەوە ئێستا کۆمەڵەشت کە تێکەڵن لە بێت جیان کەمەوە یەکەمەوەیە کە مافی پرۆتێستی ئاشتی خوازانە هێمنانە بە دەستور بە هەموو عێراقێک دراوە بە هەرێمی کوردستانیشەوە مادەی 24 دەستوری عێراق ئەمە نەک قانون نییە ئەمە دەستورە دایکی قانونەکانە هەموو هاوڵاتێک هەموو کەسێک ئەتوانێ مافی
ڕادەربڕینی هەبێ ئەتوانێت مافی پرۆتستی هەبێت بەڵام گرفتی گەورە لەوایە کە دەسەڵاتێک ناتوانێت حکوم بکات ئەمانە کا بەدەستی دەرەشی و جێرە شێوێن و کۆمەڵێک دەستەواژە و چەمکی زۆر ناشرین کە شایستەی هیچ هاوڵاتیشی کوردستان و عێراق نییە ئەمە لایەنێکیان لانی دوو هەمیان کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە پرۆتست ئەتوانیە لە سلێمانیەوە بچێ بۆ هەولێر لە سلێمانیەوە بچێتە بەغا بچێتە بەسرە ئەمەش مافێکی دەستوری هەموو عێراقیەکە بە هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانیشەوە ئەمە مادەی 24 ئەوەی پێشووترە ماوزام لێ تێکچوو مادەی 24 لە دەستوری عێراق بەڵام کە گوێت لێ بێت دەسەڵات ڕێگە بە خەڵک نایە هاتو چۆ بکات ڕێگە بە پرۆتێز نایە لە سلێمانی بچێتە هەولێرەوە بۆ نمونە پارێزگاری هەولێر ئەو مافە ئەیا بەخۆی کە نەهێڵێ خەڵکی سلێمانی ئەو کەسانی پرۆتێست دەکەن لە سلێمانیەوە بچنە هەولێر دیارە نە پارێزگاری هەولێر نە پارێزگاری سلێمانی ناوەی بەغا نەسەرک کۆماری عێراق نەسەرک وەزیرانی هەولێر نەسەرۆکیش حیزبێک ناتوانێت ئەو مافە دەستوریە لە خەڵک بسەنێتەوە بەڵام گرفتەکە لەوایە هیچ لایەنێکی دەسەڵاتی کوردی و عێراقیش دەستوری نییە بۆیە ئەتوان ئەوە بکەن لایەنێکی دیکەشی کە من بیبینم ئەوەیە ئەیانەوێ ناکۆچی بخەنە ناو خەڵکی کوردستانەوە کە بە ڕۆژانای بینی میدیای سێبەر و میدیای سۆشەل میدیا و هەموو میدیاکانی دیکە ئەیانەوێ بیکەن بە شەڕی سلێمانی و بە شەڕی هەولێر کە دیارە هیچ شەڕێک لە نێوان خەڵکی سلێمانی و هەولێران نییە من زۆر دڵشادیش بووم بەوەی کە کۆمەڵی خەڵکی زۆر باشی بێلایەن توانیان بەسەر ئەو ناکۆچیا زاڵ بن کە دەسەڵاتی هەولێر و تا ڕادەیەکی زۆریش دەسەڵاتی سلێمانی ئەیانەوێت بە دابەشی بکە و حکمیان بکە ئەمانە بەڕاستی شتی زۆر قێزەوەنن دیاردەی زۆر قێزەوەنن بۆ دەسەڵاتێکە دەسەڵاتی ئەماکە کە شکستی خوارد بێ لە حکمڕانیە دەنا ناهێنێ خەڵکی سلێمانی و هەولێریا خەڵکی زۆنی زەرد و سەوز بکا بە دوژمنی یەک ئەمە بەڕاستی ئەمە ینی داهاتوێشی گەشی نابێ بۆ کوردستان داهاتوێشی زۆر ناشرینیە بێت لە کاتێکە دەسەڵات ئەیویست ڕفراندەم بکات و دەوڵەتی کوردیدا بمەزجێنێ بە ناوچە بەوان بۆ جیانەشۆ کە پێڵێن ناکۆک کەچی ئەمڕۆ سیرەکەی سێ شاریان بەدەسەوەیە کردوانە بە دوو کەرتە و بە کەرتی زۆر تریشەوە بەڵام تۆ بڵێ دوو کەرت ئەمانە بەڕاستی شتی زۆر قێزەون و باش دکتۆر ڕاستەکەی باشە ئەڵێن قێزەونەوە جێی داخە بەڵام من یەکشتی ترەڵێم ینی بۆچی جێی سەر سوورمان بێ هەر بەڕاستی ئەوەی کە ئەوانەیەکەن ئەنی ئەمانەی زۆر جار کاردانەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵات ئیتر چوزانم بەرامبەر بە پرسێکی دیاریکرا و جوڵانەوەیەکی مەدەنیە حتا ئەگەر هەندێک جار جوڵانەوەیەک بێ کە با بڵێن فۆرمێکی سیاسیشی وەرگرت بێەوە ناونرابێ ئۆپۆسیۆن ئتر کاردانەوەیەک بۆ ناجۆر بووە با بڵێن لەگەڵ بنەماکانی حکومڕانی و سیاستکردن و ململانی سیاسیە بە هیچ شێوەیەک نەگونجاوە بەڵام کردویانە ئێمە بۆ هەموو جارێش تووشی شۆک بینیان بەلامانەوە سیر بێ ئەمانە ئەم کاردانەوەیانە بێ هەر بەڕاستی بێ قۆناغی شۆک تێپەڕێنرێ بۆی ئیتر بچینە قۆناغێکی دیکەوە وانە ینی من ینی بەڕاستی سامە گفتوگویەکی زۆر گرنگە بۆ داهاتووی هەرێمی کوردستان ئەوەی کە منەی بینم دیارە حیزب نابێ بە یەک نەپارتی ئەبێ بێشێتی نەیەشێتی بە پارتی نەپارتی سازش بۆ یەکێتیەکان نەیەشێتی سازش بۆ پارتیەکە و حیزبەکانی دیکەش هەروەها
نە دەسەڵاتدارانی پارتی ئامادەن دەست بکێشنەوە نە دەسەڵاتدارانی ناویشێتی. گرفتی گەورە ئەمەیە ئەگەر حکوومەتێک هەبێ ئەمانتیایە یەک بگرن ئەوە یەکگرتنە، بەڵام ئەوان وا ئەزانن دەسەڵاتی هەولێر و سلێمانی وازان ئەگەر پێکەوە پچنە حکوومەتێکەوە ئەمە یەکێکیان زاڵەیە بەسەر ئەوی دیکە. ئەمە گرفتێکی گەورەیە چونکە لە کوردستانە بەڕاستی دەسەڵاتێکی مەدەنی نییە، حکوومەت نییە، دەسەڵاتی دادوەری نییە، کۆمەڵی مەدەنیان لە ناو برد، ئینتەلەجنسیا یا ڕۆشنبیران نین. ئێستا ئەمانە هەمووی کە نەماوە گاپێکی زۆر گەورە بەجێماوە، گاپێکی زۆر گەورەی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سیاسی بەجێماوە کە دیارە لایانی دیکە ئەتوانێت بیخۆزێتەوە. ئێستا کە لە نەمانی هیچ جێک لەمانە زۆر بە ئاسانی دەستی دەرەچیکەوەی کە پارتیوشێتی پێڵێن چوزانم قەتەرە، ئێرانە، تورکیایە، ئەوانە ئەتوانن کاریگەری زۆر گەورەیان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و سیستمی سیاسی هەرێمی کوردستانە هەبێ و ئەتوان سازشی زۆر گەورە بە دەسەڵاتی سیاسی کورد بکەن کە وەکو کوردوشیانە. تۆ وابینی دکتۆر ڕێبوار ئەوە بینی مەسەلەن ئەوەی کە ئەکرێ با من وای با بڵین پرسیارەکە وا بکەم تێگەیشتنەکە وا پەیام بیگەێنم ئەنی بۆشایی یە گاپێکی گەورە لە بینی ئەوانی دەسەڵاتیانێ لە هەرێمی کوردستان لەگەڵ خەڵکەکەیە دروست بووە بە تەواوەتی لێک تێناگەن کەڵم لێک تێناگەن ینی دەسەڵات لە داخوازیە سەرەتاییەکانی جوڵە مەدەنیەکان و خەڵک بڵین تێگەیشتنە میلیەکان ناگا بۆ ئەوەی ئەم گاپە پڕ بکرێتەوە کە ئەڵێم گاپ یعنی لاوازیەکەی دروستبوونی ئەم بۆشاییە پڕ بکرێتەوە ناچار ئەبێ بەردەوام سازش بۆ دەستی دەرەکی بکە ئێمە بەو معنایە تێبگەین. گومانیتیان نییە یعنی ئەگەر ینی خۆ بانەی شاری مەسا خۆ تورکیا لە ساڵ نزیکەی نازانم بنکەی سەربازی هەیە 45 بنکەی سەربازی لە زۆنی زەردا هەیە جگە لەوەش لە ناو شاری هەولێریش و سلێمانیش کاریگەرە، ئێرانیش هەروەها. ئەمانە ینی ئێستا کوردستاندا بەش بوو لە نێوانی ئێران و تورکیایە لە بینی ئێران و عێراق و تورکیایە کە ئێران و عێراق لە ناوچەی سەوزا دەسەڵاتیان زۆرە، تورکیاش لە ناوچەی زرد. ینی گەورەترین گرفت لەوە ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی جا هەر کورد نییە هی بەغاشە و زۆر دەسەڵاتی دیکەی خۆرهەڵاتی نێوەند و هەتا ئەفغانستان ئەوانەش دەچێت ئەمانە لەسەر بنەمای عەشایر دامەزراون. ئەو کە تۆ کە یەکێک ڕەخنە لە دەسەڵاتەگرێ وای تێگا کە ڕەخنە لە عەشیرەتەکەی ژیراوە. بۆ نمونە ئەگەر گوێ لە دەسەڵاتدارانی سیاسی کوردکەی دایم باباسی کەرامەت و شەرەف و شتاناکەن. بۆ نمونە وازەم سەری وەزیران بوو ئەڵێ نازام کەرامەت تێکەڵی موچاکە ئێمە بۆ موچە شەڕمان نەکردووە ئەوانە بڵێ بۆ موچە شەڕمان کردووە. ینی موچە بەشێکی زۆر گەورەیە لە ژیانی خەڵک. لێرە ئەگەر من لە ئێستا لە لەندەن لەگەڵێەوە دوێم ئەگەر یەک مانگ موچە نەیت نەکە حکوومەت ڕەنگە ئەوروپاش بڕوخێ. ینی ئەمانیانوێ ئەو پرسانە کە مافی بنەڕەتی خەڵکن بێ بەهای بکەن لە کاتێکیشا ئەیبینیت کە خۆیان چەندیان دەرامەت پیا کردووە لە ئەنجامی حکومڕانی خۆیانە. جا بگەڕێمەوە بۆ گاپەش ئەو گاپەی کە لە نێوان دەسەڵات و خەڵکە هەیە چکامانە حکوومەت نین بەڕاستی دەسەڵاتن پێیانڕێی دەسەڵات باشترن لە نێوان دەسەڵات و خەڵکە هەیە. پارتی لە هەڵبژاردننی ڕابردووە لە هەمویان زۆرتر دەنگی هێناوە لە ساعت دەنگی دەنگدەرانی هێناوە دەنگی ئەوانەی هێناوە کە مافی دەنگدانیان هەبووە. من توێژبوونەوەی دوور و درێژم لەسەرمە کردووە بەڵام کە دایما دەمیانەکەیتەوە ئەڵێ ئێمە بردومانێتەوە. ئێوە نەتان بردوێت ئێوە دۆڕاون، ئێوە براوەی دۆڕاوەکانن. دکتۆر وا بڕوا ئەم گاپان بۆ شایە گەورەترە بێ لە بینی دەسەڵات و خەڵک لە هەرێمی کوردستان؟ هیچ گومانیتیان نییە،
تاچوو ئەڕوا ئەمە ناکرێ هەر بۆشاییەکە گەورە بێ و ئەو سەرمان لێ دیار نەبێوە نییە؟ یعنی ڕاستە کۆمەڵێ شتەیە خەڵکی بەستۆتەوە بۆ ئەو ترسەی کە خەڵکی کوردستان لە بەغا هەیبوو، ئەو ترسەی کە خەڵک هەیەی لەوەی دەسەڵاتێکی کوردی لەدەست بچێت، ئەمانە هەمووی کۆمەڵێک گەمن کە دەسەڵاتی کورد یاری پێەکە، یاری بە عەقڵی خەڵکی کوردی پێەکە. بەڵام دیارە ئەوانە هیچی ڕاز نییە، چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی قانونیە، پارتیێکیش لەویانە بن ئەو هەرێمە لە ناو ناچێ. ئێستا توانیویانە لە ناو خەڵکە عەقڵێک بچێنن کە گوایە هەرێمی کوردستان هەرێمی پارتیوێشیەتیە، نەخێر بە هیچ جۆرێک ئەتوانی ئەم شۆ پارتیوێکێتی لابەریت ئەگەر کەسێ نیەتی هەبێ یان ئەگەر لایەنێ بتوانێت بیکات کۆمەڵی خەڵکی کە هەڵبژێرن بچنە حکوومەتەوە لە بەغا، هیچ لە هەولێر یا لە بەغاش هیچ گرفتی تیان نییە. ئەمە عەقڵێک ئەمانە هەمووی کۆمەڵێشتن کە دەسەڵاتی سیاسی کورد یاری باقلی کوردی پێکات. جا بابگەڕێمەوە بۆەوە ئەم گاپە بەرەو کوێچێت. ئەم گاپە ئەگەر سەیری هەموو وڵاتانی ئەو ناوچەیە بکەیت بە تورکیاشەوە، سەیری لیبیا بکە بزانە ئەو گاپە بۆ کوێ چوو، سەیری سووریا بکە بزانە ئەو گاپە بۆ کوێ چوو، سەیری یەمەن بکە بزانە ئەو گاپە بۆ کوێ چوو، سەیری ئێران بکە بزانە ئەو گاپە بەرەو کوێچێت. چونکە هێشتا ڕاستە دەسەڵاتی ئێران دەسەڵاتێکی زۆر بەهێزە، بەڵام ئەویش بە جۆرێکی زۆر خراپ توانیوەتی خەڵکی خۆی برسی بکە، چونکە ئەیبێت لە ناوچەکەی گەمە بکات. بەڵام ئەم گاپەی کە لە نێوان خەڵکە هەیە، ینی با سێناریۆیەک وەرگرین، سێناریۆیەکەوەیە لە نەهێشتنی عەقڵی ڕۆشنبیرە، چونکە یا کڕیویانە یا دەریان کردووە یا دەنگیان بڕیوە، ڕۆشنبیرێک نەماوە. کۆمەڵێک ئیسلامی سیاسی پیا بووە، ئەم ئیسلامە سیاسیانە کە با بڵێمەوە بەدەستی دەرەچی هانەدرێن، پارەیان نەیرێتە بۆ خزمەتیان نەکرێت، ئەمانە بوون بە دەسەڵاتێک. ڕاستە چەکیان پێ نییە داعیش نەبێت، داعیش چەکی پێوە چاش بەهێزە، بەڵام ئەمانە چەکیان پێ نییە، ئامادە کراون تا سەیری سووریا بکە. هەمان سێناروێ قەتەر و تورکیا و کۆمەڵێ وڵاتی کە ئەچێتە پشتیانەوە و ئەیان کا بە ئەمری واقعە. ئێستا لە کوردستانە تەنیا دوو جۆر فکرکردنەوە هەیە، جۆرێکی دەسەڵاتە، جۆرێکی ئیسلامیە. ینی لە نێوان ئەوانە شتێکی کە نییە. من دەنگم هەیە، بەڵام من دەنگم بە هیچ جێگەیەکە ناگات. کاک دکتۆر ڕێبوار، لەو نێوەندا بە دیوەکەی تریشە بە چاوی ڕەخنە سەیری جوڵە مەدەنیەکان بکەین. مەسەلەن جوڵە مەدەنیانە بۆ داواکاری گشتین، بۆ پرسی گشتین، ئەنی بۆچی کۆدەنگێکی کۆمەڵایەتی میلی لە بارانەوە دروست نابێت؟ کەڵێم کۆدەنگی کۆمەڵایەتی میلی لە مێشکی خۆمانە، من ئەم تێگەیشتنم بۆ دروست بوو بێ، نە، ئەمەی کە لە مێشکی منایە، ئەوەی کە لە مێشکی خەڵکایەوە خەڵک لی تێگەیشتووە لەبارەی کە ئەمە خراپە و ئەمەش داواکاریەکانمانە، ئەمەش ڕێگاکەیە بۆ چاکردنی. نابن بە جوڵەی دیاریکراوی مەدەنی تا ڕادەیەک گشتگیر. یعنی بەڕاستی با من وا بیڵێم سنوور تێناپەڕێنن، هەندێک جار نە سنوورە جوگرافیەکە ڕاستیەکەی، نە سنوورە کۆمەڵایەتیەکەش بۆ معنایی چین و توێژی جیاواز نایەنە تەنیشتیەک و دەستێکی بەهێز دروست بکەن. نازانم ئەگەر ڕوون بێڵێم چی. بڵێ زۆر ڕوونە، بەڵام ڕێگرت لە بەردەمی ئەوە زۆر یەکەم ئەو دابەشبوونەی کە باسمان کردووە ئەوەیە کە بەڕاستی بەگەر بڵێ ڕۆشنبیری با ڕۆشنبیری یا قەڵەم بەدەستی پێ بڵین زۆر بەیان کڕیوە، ئەوەش کە نەکڕاوە دەنگیان بڕیوە. بۆ نمونە ڕۆشنبیریت تەلەڤیزیۆنی پارتیوێکێتی لە 30 ساڵی پێشووە 1 دقیقەی نەیاوەتێ. ینی ئەمە جۆرێکە لە دەنگ بڕین، ئەمانە هەمووی کاریگەرن لەسەر ئەوەی کە دکتۆر بەڕاستی ئێستا فۆرمی دیکە ماسە ئامرازی دیکە هەیە بۆ گەیاندنی دەنگ. خۆ ئەگەر بیانەوێ بەڕاستی قەناعەتت بێ، ینی من بۆ کەناڵی زووم زۆر جار ویستوێتی لەگەڵ بەشێکیانە قسە بکە، نەیویستوە قسە بکە.
ئەدەی خۆ ئەگەر ئەوان دەنگیان بڕیون دەی شوێنی دیکە هەیە ینی هەم تەلەڤیزۆنی دیکە هەیە ئەم ئامرازی دیکەی گەاندنی دەنگ هەیە و من تێ ئەگەم لە گرنگی با بڵێن ڕۆشنبیر بۆ ئەوەی فۆرمێکی دیاریکراوی بیرکردنەوە دروست بکاوە ئەم فۆرمە دیاریکراوە ئیتر ببێ بە جوڵەیەکی دیاریکراوی مەدەنی. من لەگەڵتان بەڵام ئەگەر ئێستا تۆ بگەڕێتە دواوە ئەگەر بەڕێتەوە بۆ نەوەدەکان ئەگەر وەکو من پیرویت بگەڕێتەوە بە کۆمەڵگەی مەدەنی هەبوو ڕۆشنبیر هەبوو گفتوگۆی زۆر کراوە هەبوو ئەمانە هەمووی بێدەنگ کرا ئەمانە هەمووی بێدەنگ کرا ئێستا من یەک نمونەوە بۆ نێرمەوە من چەند ڕۆژێ لەمە پێش لەگەڵ کەسێک لە زانکۆیەکی کوردستانە گفتوگۆمە کرد ئەو کەسە پێکێکی بێلایەنە وەکو من وابوو یعنی ئەوەی بۆ منی ئەژێڕایەوە بڕوان ناکەم لەژێر ستالینیشە وەها حکوم کرابێت ئەم کەسە بێلایەنە سەرۆشی بەشەکە بانگەکات بەردەوام ئەوێت بیکا بە حیزبی بەردەوام بڕوا بکەم من 4 ساڵ لە زانکۆی سلێمانی بووم ئەو هەموو باسی تیا بوو کەسێک داوای لێ نەکردم باسی یعنی ئەمە زۆر ترسناکە ئەمە ترسناکە کە کۆمەڵێک مامۆستا داوای مافی خۆیە کات تۆ ئەو هەموو میدیای و خستۆتە کار دەستی دەرەکیە و بەم جۆرەیە با نمونەیەکی کەش بێنمەوە بەسرا تێپەڕ نەبێ ئەمڕۆ دوێنێ ئەو وابزام ناوی چاوەڕوان ئەو خانمە گیراوە بەڕاستی من نەئیناسم نەئەزانم پێ ئەوەی لە میدیاکانە دیومە کە ئەو خانمە وابزام لە عربەت دەستگیر کراوە لەلایەن ئاسایشەوە لە نازام دژە تیرۆرەوە هەز لایەنێکیانە گرنگ نییە ئەمڕۆ سیندیکای ڕۆژنامە نووسان بەیانێکیان دەرکردووە ئەیانەیە بڵێن کەس نەژیرەوە ئەمە سیندیکای ڕۆژنامە نووسان ئەوە دەستگایەکی زۆر پیرۆزە وایە بێلایەن بووە ئەڵێ هیچ کەسێک سکاڵای تۆمار نەکردووە هیچ ڕۆژنامە نووسێک سکاڵای تۆمار نەکردو کە دەستگیر کرابێ ئیشی تۆیە بەشکم ئەو سکاڵا ئەو کەسە لە زیندانە بێ بۆیە ناتوانێت سکاڵا تۆمار بکات کاری تۆیە بڵێمە پەیوەندی ماکرد بەم حیزبەوە بەم دەسەڵاتەوە بەم ئاسایشەوە بەم دەستگای دژە تیرۆر و بەم پۆلیسەوە هەمووتیان لای ئێمە نییە بەڵام تۆ چۆن نەتوانی لە خۆتەوە بڵێ هیچ کەسێ سکاڵای لای ئێمە دەر دیارە ئەمە لایەن ئەمە سیندیکای ڕۆژنامە نووسان نییە ئەمە حیزبە بەشێکە لە دەستگایەکی حیزبی ئەیەوێت مکیاجی حیزب بکات ڕوونە دەنا هەموو کەسێکە زانێم خانمە گیراوە لە شاپرێس ئیشی کردووە شاپرێزەڵێ ئەم خانمە دەستگیر کراوە دوێنی سیندیکای ڕۆژنامە نووسانەڵێ کە سکاڵای تۆمار نەکردو ئاخر لە زیندانە بۆیە سکاڵای تۆمار نەکردو ئیشی تۆ ئەوەیە سکاڵای بۆ تۆمارکی ڕوونە دکتۆر یەک پرسی دیکەش ڕاستیەکە یعنی زۆر جار تێگەشتێکی دیاریکراو هەیە بەوەی کە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەگەر بمانەوێت ڕووبا تەنها بە ناوخۆ ناکرێت بە قودرەتە ناوخۆیەکە بە هێزە ناوخۆیەکە بە تێگەشتە ناوخۆیەکە بە جوڵە ناوخۆیەکان ناکرێت ئەبێ هاوتەریب جۆرێک لە کۆمەکی دەرەکی تێگەشتی دەرەکی بۆ ئەم گۆڕانکاریە هەبێت نازانم تا چەند لەگەڵمان یان نا بەڵام بۆ پرسێکی ئاوا دیاریکراو یعنی ئێمە هەم لە دێگەڵە تونند و تیژیمان بینی ئەم لە عربەت بینیمان و پێشتریش بینیومانە ڕاستیەکەی خەڵک کوژراوە لە خۆپشاندانە تونند و تیژی بەکاراتوە بۆچی ئەمانە نابن بە جێی باسی ئەم نێردە نەودەوڵەتیانەی کە لە هەرێمی کوردستان هەن خۆ بەحساب ئەو نێردە نێودەوڵەتیانە وڵاتانە ڕاستیەکەی تر سەر بە جیانی یەکەمن لە دیموکراسیە وەکو ئەڵێن مێژوویەکی دێرین و کۆنیان هەیە با من بگەڕێمەوە با ڕەخنە لە خۆمان بکەین من بۆ نمونە هەتا لە پرۆتێستی مامۆستایانە یا ئەوانەی کەشکە لەگەڵیانان من دەنگێکی زوڵاڵم لە سەکۆی نێودەوڵەتیان نەدیوە بۆ نمونە نەمدیوە هەزاران تویت کرابێ لەسەرەوەی کە مامەڵێ لەگەڵ مامۆستای پرۆتێستا چۆن کراوە ئێمە کۆمەڵێکین کۆمەڵێ نتەوەیەکین چیمان پێڵی پێمان بڵێ لەبەر خۆمانەوە ڕێناکەین لە سۆشیال میدیا قساکەین کامپینێکی ئۆرگەنایزمان نییە بۆ نمونە ڕێکخراوی نێودەوڵەتی زۆر زۆرە کە بەڕاستی دەسەڵاتی کوردی لی تۆقیوە
بەڵام ئەبێ ئەمانە بە زمانێکی کە بێ ئەبێتۆ بەردەوام بۆ نمونە منە تا ئێستا نەمدیوە کورد 1000 نامەی ناردبێ بۆ ئەمنستی ئینتەرناشناڵ یا هیومان ڕایتس وۆچ یا پەرلەمانی بەریتانی بڵێ ئەمە مامەڵەی دەسەڵاتەیە کە ئێوە هێناوتانتە کوردستانەوە. یعنی ئەگەر کۆمەڵی نێودەوڵەتی بە هەموویەوە هەڵوێست لە کامپین وەرەگەیە، بەڵام کورد هیچ کامپینێکی نییە. بەس دکتۆر ئەم مانگرتنەی پێشوو لە بەردەم ئۆفیسی نەتێگرتوەکان بوو لە سلێمانی، ینی لە بەردەمیان نەبوو. ئەی بینن ڕاستیەکەی ساڵیش نییە بۆ نمونە راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی عێراق وەرێمی کوردستانەوە دنیایەک پێشێلکاریتیان نەبێ، بەڵام ئەمانە هیچی نابن بە هەڵوێستی سیاسی بەرامبەر ئەم دەسەڵاتەی کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکەکەی خۆیانکە. ڕاستە، بەڵام ئەوانە هەموو لە ریپۆرتەکانە زۆر سەرکۆنەی دەسەڵاتی کوردیەکە، بەڵام تا ئێستا من فکرێک نابینم لە کوردستانە کە لەسەر تاسەری کوردستانایشی گرتی بێ لەسەرەوەی کە دەسەڵاتی کوردی چۆنە گۆڕێت. دیارە من ئێستا باوەڕم بەوە نەماوە ڕیفۆرم لە پارتی وشێتیا بکەیت، ئەبێت دەسەڵاتی کوردی بگۆڕێت. حەزیەکەم بینەرانیش گوێیان لێ بێ کە من بە هیچ جۆرێک باوەڕم بە توندوتیژی نییە. توندی توێژی لە مێژووی مرۆڤ بە هیچ جۆرێ هیچی چارەسەر نەکردووە. بەڵام پێویستمان بە عەقڵێک هەیە کە بتوانێ ڕێکمان بخات و یەکمان پێ بگرێ. ئەوە قڵا نابێت لە گەڕێکێکا بێ، نابێت لە شارێکا بێ، ئەوە قڵابێ عەقڵێکی کوردستانی بێت، عەقڵێک بێت کە توانای بیرکردنەوەی هەبێت، توانای ئۆرگەنایزی هەبێت. بەڵام گرفتەکە لەوایە کە من تروسکایەک نابینم، ینی بانەڵێم تروسکایەک نابینم. بەڕاستی کۆمەڵێک خەڵکی زۆر باشەیە، زۆر چالاکن لە کوردستانە، بەڵام ئەم خەڵک ئەمانیش ئەگەر لە سلێمانیەوە بیانێ لە دێگەڵایان هەڵنەوە خۆ سنووری دێگەڵا وەکو سنووری سۆڤێتی جاران وایە. یعنی ڕەنگە نادەستورترین شت لە عێراقا سنووری دێگەڵە بێت کە تۆ نەک لە ناو وڵاتێکا سنوورە داناوە بۆ هاوڵاتێک لێرەوە بچێتەوە. یعنی ئەو سنوورە زۆر مێژوویەکی دوور و درێژی هەیە، ڕێگە نەدان بە خەڵک بڕێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان یەکی بلو نمانە. بەڵام من هەتا ئاسان نەمدی کۆمەڵێک پارێزەری پاک و جوان ئەم پرسە بەرنە محکەمەی ئیتیحاد. باش ڕوونە دکتۆر بۆ ئەوەی ئەم دوێنێ ڕوویا با بڵێن دوو ڕۆژی پێشوو ڕاستیەکەی ئەوەی کە مامۆستایانی ناڕازی کردیان، مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕێگریکردن بوو لە تەنکەری قاچاق. ینی ئەمریکاڵێ هەرێمی کوردستان عێراق نەوتی قاچاق بۆ ئێران ڕاگرن، بەڵام جوڵێکی دیاریکرا و نەوتەکە ڕائەگرێ بەهێز دووبارە ڕۆشتنی نەوتی قاچاق بۆ ئێران دەست پێ یەکاتەوە. ئەمە لە ڕووی سیاسیەوە وەکو تێگەیشتێکی دیاریکرا و چۆن لێی بڕوانی؟ کۆمەڵی نێودەوڵەتی هەڵوێست وەرناگرێت لە شتێکی وە. تۆ باسی دیموکراتی شتیوان بانەکەین. بۆ نمونە لە ساڵی 1990 کۆمەڵی نێودەوڵەتی هەڵوێستی لە کۆچی کورد وەرگرت لەبەرەوەی ئەو کۆچە نائارامی ئەخستە ناو تورکیا و ئێران و عێراق و وڵاتانیکەوە. ئەگەر کورد ینی وەمان کوردیبانەی شارین، ینی کورد بەڕاستی لە هاوکێشی نێودەوڵەتیا هیچ شتێک پێک ناهێنێت. ڕوونە شتێک پێک ناهێنێت. ئەکەی کورد توانی پیشانی کۆمەلگەی نێودەوڵەتی بات کە پارتی وێشێتی یا دەسەڵاتی کوردی بە هەموو حیزبەکانی دیکەوە کە فاکتەرێکی نائارامین لەو ناوچەیە، ڕەنگە کۆمەلگە نێودەوڵەتی بێتە وەڵام. کەی پیشانیە کە فاکتەرێکی نێودەوڵەتیە کە هەزاران کە لەسەر جادە بینی یان هەزاران نامە بچێ بۆ ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پەرلەمانی نێودەوڵەتی یان وەفدی کوردی ناڕازی بگاتە بەریتانیا و ئەمریکا. لە دەرەوەی ئەوە
سپاس دەکەم. ئەگەر بتوانێت ئەگەر دەسەڵاتی گوتی بتوانێت کورد هێوەر بکاتەوە ئەمان گرفتیانی. سپاس دەکەم دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆڵەر لە لەندەنی بەریتانیا و لەگەڵ مابووی. دەستت خۆش بێ، گەلێک سپاس. سپاس دەکەم. لطفت هەیە. باش، من یەکسەرە چمە تەوەری دووەم ناوەستم. باسی کۆنگرەی بەناو دیالۆگی نیشتیمانی سووریاکەینەوەی ئەمڕۆ لە دیمەشق زۆر بە پەلەکارەکانی کرد و بەیانی خیتامی با بڵین ڕاگەندرای کۆتاییشی ڕاگەیاند و بە دڵنیاییەوە کورد و بەشێک لە پێکاتەکانی دیکەش بە دیاریکراوی نیگەرانن بە دڵنیاییەوە لە کۆنگرەکە. بۆ ئەو پرسە نەواف حەسەنم لەگەڵایەن دامی نوێنەراتی ئەنجومەنی سووریایی با بڵێن ئەنەکەسەیە لە هەرێمی کوردستان، ئەنجومەی نیشتیمانی کورد لە سووریا لە هەولێرەوە لەگەڵمایە. بەڕێز نەواف سڵاوت لێبێ، وادارم زۆر باشبی، بەخێر بێی بۆ زووم. لطفت هەیە، سپاس، مەمنون. هەڵوێستان چییە بەرامبەر بە کۆنگرەی بەناو دیالۆگی نیشتیمانیوی ئەمڕۆ لە دیمەشق بەڕێوە چوو؟ چۆن سەیریەکەن؟ سپاس وڵا شخوا ینی پاش ڕوخاندنا ئەو ڕێژیم ئاگۆ زیاتری 5 ساڵ ظلم و زۆردەستی بەلاف دەکرد هەموو پێکهاتیە سووریا و هەموو مکەویناتی سووریا 5 ساڵی ظلم و زۆردەستی و ئێستا ڕوخا و دەسەڵاتێک تازە دەرباس بوو. ئێمە وەکو هات ڕاگەاندنجی و هات ناسکرنجی ئەوە بە ئەرێنیک دەولەتێن هەرێمی و هەروەهاژی دەولەتێن جلهێز جیهانی دەرباس بوو و دەسەڵات کرد و حتانی ئێستا وەکو هەلوەست و وەکو گۆتوبێژ گەرەک سووریا وەکو دەولەتێک پڕنەتە و پڕئۆل و پڕنەتە و گەرەک مافێ هەر نەتەوەکی هەر پێکهاتێکی هەر ئەولەکی بجی ببێ مخابن حتانی ئێستا وەکو گۆتوبێژ و سەر عەردێ و تەرجمە باش نەهات و ئەو کۆنگرێک و پەلە بزوو وەکو 3 ڕۆژ 4 ڕۆژ بە خوێندن و ئامادەکاری و ڕێڤەچوون 3 ڕۆژە دەبڕاستی چ شتێکی نەمتەوەقع بوو، متەوەقع نەبوو هەر لایەکی یەکەم. دووەم ئەو یعنی وەکو پێکهاتی وەکو کەیانات سیاسیە وەکو پێکهاتێن سووریا دناوان دەژی کورد و دروز و عەلەوی و تورکومان وەکو پێکهاتی ئامادە نەبوون. بەرڤەیەکێ ئێمە وەکو ئەنجومەنی نیشتیمانی کوردی و هەروەها کورد بگشتیژی برادرێن لەگەڵ ڕێڤەبەریا خۆسەر وها زیاتری 34 پارتی ئەوانژی بایکۆت کرد بۆ ئامادەبوونێش بەر ئامادەبوونا ئەو کۆنگرایە بەرگۆ دەهات خۆستن وەکو کەسایەتی ئامادە ببن، نەوەکو پێکهاتی، نەوەکو کەیانات سیاسیە، نەوەکو مکەویناتن سووریا و هەروەهاژی زیاتری کۆنگرێک دەما ئۆپسیۆنێ دەبوو ڕیاد 1 و ڕیاد 2 و هەروەها دەولەتێن گەورە و ژنێڤێ و دەولەتە سووریا دەولەتێک بەڕێزنەوە ئێستا ئێوە لە سروشتی مافێوی بن پێ باشە لە سروشتی کۆنگرەکە نیگەرانن، یعنی شێوازی بەڕێوەبردنی کۆنگرەکە و بانگێشکردنی میوانەکان، شێوازی بانگێشکردنەکە کە وەکو کەسایەتیە، یان نەخێر ئەوەی کە پێگەیەکی گونجاو بە مەسەلەن بە کورد وەکو پێکهاتێکی سەرەکی سووریا نەدراوە، لە کامیان نیگەرانن؟
ئێمە ینی ئەو پەلەبوون و ئەو شتێ بوو ئێمە بە خوێندن هەبوو بە خوێندن زیاتری هەفت هەشت برادران ئەنجومەنی نیشتیمانی کوردی دناواندا دوو کەسایەتی بەڕێز مزگین و بەڕێز ئیبراهیم برۆ ئەندامێ کۆمیتا دەروە دانوستاندنێ ئەنجومەنی نیشتیمانی کوردی دەروە و هەروەها جگرێ معارەزا سووری ڕابردوو بەڕێز دکتۆر بەس ئێمە وەکو کەسایەتی ئێمە مەگوت بایکۆت کرد ژبەرگۆ وەکو مکەون هەگەر ئەم ئامادە نەبن هەروەهاژی تورکمانیا مەجلیسا تورکمانی بایکۆت کرد دروست بایکۆت کردن خەڵکێ دەرعا بایکۆت کردن هەر مکەویناک بایکۆت کردن بڕاستیژی مەترسی هەیە هێویامە و ئۆمیدامە ئەوە گۆ ئێمە مشکلە نەزۆر مەنیە مشکلە گۆ هەگەر بڕاستیژی خزمەتێک باش بۆ سووریا بگشتی ببێ ئەو کۆنگرەیە و بیدایەتێک دەستپێکێک ji بۆ خزمەتێ بێ مشکلە بامەنیە بەس مەترسی هەیە گۆ ئەم ڤەگەرن دەما ڕابردوو دەوا جا من بەرەزەوە دواتر لەسەر مەترسیەکان قساکەین تەک هەلوەست زۆر باشە لەسەر مەترسیەکان قساکەین بەڵام ڕاستیەکەی ئێوە هەندێک نوێنەرتان چوو بوون بۆ دیمەشق پێشتریش هەم لەوێ بوون بەم ئەخیرەش لەگەڵ دغێمی شاکۆبوونەوە ئەوەی کە سەرۆکی لیژنەکە بۆ ئامادەکاریە کرد چیتان ود لەگەڵیانە نەگەیشتن بە ڕێکەوتنێکی دیاریکرا و مەسەلەن گفتوگۆکان لە نێوانتانە چی بوو؟ مخابن ئەوە لەگەل سەرۆکێ کۆمیتا ئامادەکار بەڕێز حەسەن دغێم دانیشتن بەڕێز براهیم برۆ و دکتۆر حەکیم بشار وەکە دوو کەسایەتیان سەرکردێن بناو و نیشان و باش ناسکرینە ناو دەولەتە و دنیای و جیهانێ تەمامی دانیشت لەگەل و هەلوەستاخوا ڕادەستی وی کردن گوتن هەگەر نەد ڕێگای وەکو پێکهاتی وەکو کەیانات سیاسی وەکو مەجلس وەتەنی کوردی ئێمە ئامادە نابن ئێواژی ئەو ڕاگەهاند حەسەن دغێم ڕاگەهاند گۆ ئێمە دانیشتم لەگەل هەردوو کابران وەکو کەسایەتی نەوەکو بەرپرسن ئەنجومەنی نیشتیمانی کوردی ئەوە بڕاستی ئەو هەلوەستا گۆ ڕاگەهاند نەچ شتێکی باش بوو دەرباری ملەتێکی هەوقا زڵم و زۆردەستی لێبوویە ینی حەق نەدایە گۆ وەکو ئەنجومەنە نیشتیمانی کوردی وەکو پێکهاتی وەکو کەیانێک سیاسی هەفقا ساڵ زڵم و زۆردەستی و خەبات و سجن و ئشکەنج سەر دەستێ ڕێژیما ڕوخاندی هاتکردن ئێستا وەکو ینی غایبە بەرەزنەوە باش کورد ئامادە بوون و ئەو کورداناژی ئەوە دێمە سەری وەڵا بزانم چی لێ بوو وەکو نوێنەری کورد بەڵام پێش ئەوە ینی ئێوە لە چوارچەوەی ئێتلافی نیشتیمانی سووریا بوون دواتر کە هەڵوەشایەوە ئێوەش هاتنە دەرێ هەر بەڕاستی ئەو ماوەیە کە لە ئەو چەند ساڵی لە چوارچەوەی ئێتلافە ئێوە سیاسەتتان کرد بای ئەوەندە نەبوو کە بۆ نمونە دیمەشقی ئێستا ئیدارەی نوێی دیمەشق لە داواکاریەکانتان تێبگا و با بڵێن ئەوەی ئەتانەوێ بۆتانی بکەن یعنی معقولە ئەنە کەسێک ئەو هەموو ساڵە خەریکی سیاست بوو بێ لەگەڵ ئیتلافی نیشتیمانی سووری و پەیوەندیەکانی تەنانەت لەگەڵ تورکیاشا زۆر باش بوو بێ ئێستا پەیوەندی تورکیا لەگەڵ دیمەشقا زۆر باشە ئیدارەی نوێی دیمەشق بەڵام نەتوانن لە کۆنگرەیەکی نیشتیمانی ئاوایە بەشداریتان پێ بکەن مشکلە
نە لای تورکیا بوو یا لای ئەو دەسەڵات بوو ئەو دەسەڵات وەکو بڕیار دا و پەلە ئێمە وەکو کەسایەتی خەڵکی سووری هەموو کەسێوێ هەروەها وەکو کورد ئامادە بوون دەردۆری 15 کەسان ئامادە بوون بەس ئەو کوردانە وەکو کوردن سەربخوا بوون وەکو کوردن پۆسپۆر بوون بەس ئێوان علاقەت و گرێدان نە لەگەل ئیدارە خۆسەر هەبوو ڕێڤەبەریا خۆسەر هەبوو نە لەگەل ئەنجومەنی نیشتیمانی کوردی باش ئەگەر وا بێتوانی پیان بڵین ئەمانە نوێنەری کوردبوون بە ڕێزنەواف نوێنەراتی کوردیان کردووە یان نەخێر نانا نوێنەرێ کورد نەبوو نوێنەرێ کورد ئێمە نوێنەرێ کوردمە نەدیتن وەکو کەسایەتی بوون ئێوانژی کابران لور بوون گوتن ئێمە وەکو کەسایەتی ئێمە نوێنەراتیە کەسێن سیاسەتمەدار ئێگو کەسێن نوێنەراتیە ملەتێک کورد دکن ئەنجومەنی نیشتیمانی کوردیە ڕێڤەبەریا خۆسەرە ئەوەن ئێگو نوێنەراتیە هەرێمە نوێنەراتیە ملەتێک بەڵام بەڕێزنەوە دیمەشقواناڵێ ئێمە ئامادە بوونە ئەڵێ دیمەشقەڵێ نوێنەراتی پێک هاتەکان وا ئەڵێ لە کۆنگرەکە بەشدار بوون هەم کورد هەم دروز هەتا ئەحمەد شەرع لەگەڵ کۆمەڵێک لە دروزەکانی شاوێنەی بڵاو کردوێتەوە ئەڵێ ئەمانە با بڵێن نوێنەری دروزەکانن و هاتون بۆ کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی ئەنی ئەوان وا ئەڵێن دوجار مخابن مامۆستا ئەوە سنیالك خراپە ینی هەگەر ینی پەرچەبوونەك ناو پێکهاتیا هاتکردن ئەوە شتێکی خراپە هەگەر باشترین وێ باشترین بە هەگەر ئەو کابراین و سەرۆک بەڕێز شەرع لەگەڵ وان دانیشت ژلایەن پێکهاتیên دروزیە گەرەک تەمامێ نوێنەراتیە تەمامێ دروزیا بکرانە نوێنەراتیە بەشەکی دروزیا بکرا مخابن ئەوە مترسی هەیە ئەم بزیڤرن دەما ڕابردوو ئەم ڤەگەرن خاڵا یەکەم ئاگۆ ڕێژیمێژی وهات کرد هەموو پێکهاتی کردبوون دو پارچەک لەگەڵ ڕێژیمێ پارچاک لەگەڵ معارەزێ وەکو کورد وەکو درزی وەکو تورکمانی و هەروەهاژی حتانی علەوی دوو بەش بوون بەشێک لەگەڵ تۆ یەکشتم پێ بڵێ بەڕێزنەوە ئۆمیدێمە و هێڤێمە و ئۆمیدێمە ئەو بوون بۆ هەر کەسێن سیاسەتمەدار پێکهاتی و کەیاناتی سیاسی ئەون ئێگو ئەم سیاسەتی جیاکردنەوەی و دوورخستنەوەی بەشێک لە پێکاتەکان بە تایبەت کورد سیاسەتی دیمەشقا یان پێدەچێت سیاسەتی ئەنقەرە بێ ئەوەم پێ بڵێ ئێمە مشکلات سیاسەتی ئەنقەرە سیاسەتی ئەنقەرە ئێمە ئەو دەکاتێک و معارەزە تەمامی خوا هەموو پێکهاتیە خوا معارەزە لە ئەنقەرە بوو ئێمەژی لەگەڵ وان 11 نوێنەرێمان هەبوون لەگەڵ معارەزێ لە ئەنقەرە بوون نە مەعنا خۆمە ئێمە عەلاقەدار بوون یا پەیوەندیدار بوون لە تورکیا باش بەڕێزنەواف دوو پرسیارەکەم بە یەک ڕاستیەکەی پەلەتان نەکرد لە پیرۆزباییکردن لە ئەحمەد شەرع وەکو ئەنەکەسە ئەو وردەوردەوا سیاسەتەکانی دەرەکەوێت و خۆش دەڵێیت دەڵێ پەیوەندی بە تورکیاوە نییە سیاسەتی دیمەشق ئەحمەد شەرع خۆیەتی ئەمە یەک دوو کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زیاد لە جارێک وتی با بڵێن پەیوەندیان لەگەڵ دیمەشق هەیە ئیدارەی نوێی دیمەشق و هەوڵێن مافی پێکاتەکانی کورد بن هەتا ئێستا هیچی وامان نەبینیوە بۆچی ئەم هەوڵانە سەریان نەگرت بەڵام ئەوە یەکەمت بیر نەچێ پەلەتان نەکرد لە پیرۆزباییکردن لە ئەحمەد شەرع ئێمە پیرۆزبایی کرد لە ئەحمەد شەرع و هەروەها
ڕێڤەبەریا خۆسەر پیرۆزباهی کرد لە ئەحمەدی شەرع و ئێمە ئومید و هێڤێمە ئەو بوون ئەو قسەی گۆ دکرد دەستپێکاوێدا تەرجمە ببێ تێکەوێ پراکتیکێدا دەگوت نابێ یەک پێکهاتیش پێکهاتیە سووری هەمووان وێ هەوبەش بن وێ شەریک بن وێ ئیش بۆ سووریا پێشە ڕۆژێ ئێمە حتانی ئێستاژی ئێمە ئومیدێمە هشتا هەنن ئێمە هەم حەز دکن گۆ ڕۆژێ تێدا کاربن جارەکە دی لێڤەگەرەکی بکن جارەکە دی شەراکەتی حەقیقیش بۆ پێکهاتیە سووری تەمامی هەموو پێکهاتیە خۆ بگرێ یەک دووەم سەرۆک بەرزانی هەر وەختیژیش خودی پەیوەندیدار و عەلاقەدارە و عەلاقەتاوی زۆر خۆشە بدەولەتێن هەرێمی و هەروەهاژی وێ دەماگ و دافۆس و دەماگ و فەرەنسا و زێدەی جیکی جەنابێ سەرۆک نێچیروان جەنابێ سەرۆک مەسرور لەگەڵ وەزیرێ دەروە دیمەشقێ قسە کرد لەگەڵ دانیشت هێوی و ئۆمیدێ خوا ڕادەستی کردن گوتن هەر گەرەکی ملەتێ کورد ملەتێکی ڕەسەنەت سووریادا گەرەکی ماف و حەقێوی ئەو ساڵێک و 5 ساڵی ڕوونە بنبێ بووە گەرەک ئەوانیش بەردەوام لە چوارچێوەی گوتارە لە چوارچێوەی قسەیە قسەی ئیجابیان کردووە مەبەستت ئەحمەد شەیبانی وەزیری دەرەوە یەک پرسماوە ڕاستیەکەی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەندێک ویستی دیاریکراوی لە دیمەشق ئەویست بۆ بەشداری بەتایبەت بۆ مەسەلەی بەشداریکردنی پێکهاتەکان لە پرۆسەی سیاسی داهاتووی سووریایە ئەم شتانە نابینین لە دیمەشق پێت وایە ئەمەی ئەم ڕۆژ کۆنگرەکەی بە ناوی دیالۆجی نیشتیمانی مەقبولیەتی نێودەوڵەتی ئەبێ یان نەخێر وردەوردەوە خەریکە وەکو چۆن ئێوە لە ناوخۆ جۆرێک لە نیگەرانیتان لە ئیدارەی نوێی دیمەشقەیە پێدەچێت لە ڕووی نێودەوڵەتیش وردە نیگەرانیەکان زیاتر بن ئێمە حتانی ئێستا ئۆمیدێمە تێک نەچوونن بۆ پێشە ڕۆژە سووری بەرگۆ ئێمە وەکو ئەم دزانن وەکو هاتی ناسکردنجی ئەو دەسەڵاتە ئێستا لە دیمەشقێ بتوافقك دولة هريمي وأرينيك دولة زلهيز وإخوة باندور نافشا سوريا دج دما شورشة حتى استا برفي إما أم دبيجن هنا اشتا أميد ما هنا لفقرك ببي وجارك دي بي إما دانو ستاندن خلق ما وهفالان ما لشام بردوامن وانها لقلبك هاتيا دانيشن بريشن روجا لەگەڵ دروزیا دانیشتن و لەگەڵ عەلەویە دانیشتن و لەگەڵ هەر پێک هاتی دانیشتن چێ بووە و دانوستاندن چێ بووە و گەنگەشە بوویەش بۆ پێشە ڕۆژە سووریش بەرگۆ ئێمە بڕاستی شکلێ دەولەتێ زۆر بۆ مەگرنگە یەکەم چشت شکلێ دەولەتش بۆ سووریا بگشتی دووەم ji bo mafê me ev du çiştê sereken du xalê serekenin ewan gerek em bigin tefahumatla û bigin tewafiqatla bi hemû pêkhatiye Sûrî umîda me û hêviyê me ewin got dewlet karibin careke dî lêvegerek ev kongir nabînin kutayiye û nabînin dawiya dinyayê hişta destpêkê de dewletek 12-13 sala wêrankirin û şer û pevçûn ew tê de bûye vê hesankariyê zû bi zû durust nabe. Tamam. Nevaf Hesan endamî nûneratiya nekese li Herêmî Kurdistan li Hewlêrê û legal mabûyî gelek spas dest xweş. Bedûa.